دوا گفتگویم ڕۆمان لەگەڵ میوانەکانمان گفتگۆکەین لەسەر کاریگەری تەلارسازی بیناسازی لەسەر ژینگە بەبزانین چ کاریگەریەکی هەیە لەسەر ژینگە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز عەبدولجەبار مستەفا ئەندازیاری ڕاوێژکاری ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک عەبدولجەبار سڵاو لێ بێ، بەیانیت باشە گەر پێمان بڵێ دیزایانی بیناکان بینا و باڵەخانەکان چ کاریگەریەکی لەسەر ژینگە هەیە؟ بەڵێ بەیانیتان باش، زۆر سوپاس بۆ ئەم دەرەفتە. گومان لەوەدانیە ژینگە پەیوەندی بە هەموو بوارێکەوە هەیە لە بوارەکانی ژیان. یەک لەو بوار گوێتان لێمە؟ بەڵێ یەک لەو بوارانە بواری تەلارسازیە. تەلارسازی لە زۆر لایەنەوە پەیوەندی هەیە لەگەڵ ژینگەیە. یەک لەو شتە گرنگانەی کە زۆر زۆرە بەکارهێنانی کەرەسەی بینە، دووەم بەکارهێنانی وزە لە ناو هەرچ بینایەکا بێت، بینای نیشتەجێ بێت، بینای خزمەتگوزاری بێ، وەکو قوتابخانە، وەکو نەخۆشخانە، وەکو مزگەوت، وەکو کەنیسە، هەرچی شوێنێکی عیبادەت و هەرچی شوێنێکی خزمەتگوزاری بێتن، بە هەموویەوە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە. وەکووتمان لەلایەنی کەرەسەی بەکارهێنان بۆ دروستکردنی بیناکە، لەلایەنی بەکارهێنانی وزە، لەلایەنی سەوزایی لە ناو ئەو دەستگایە وەکو باسمان کرد بە هەموو شێوەکانیەوە. لەبەرەوە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە بینی تەسمیمی یا دیزایانی تەلارسازی لەگەڵ ژینگەیە. تەلارساز فەرموو. بەڵێ کاک عەبدولجەبار، ژینگەی هەرێمی کوردستان ت جۆرە تەلارسازیەک دەخوازێت، واتە ت جۆرە تەلارسازیە گونجاوە لەگەڵ ژینگەی هەرێمی کوردستاندا؟ بەڵێ هەرێمی کوردستان ئەزانین چەند شێوە ناوچەیەکی کەش و هەوایی تایە، مەناخی تایە. یەک لەوانە ناوچە شاخاویەکان لە کوێستانی کە ئێمە کوێستانی پێڵین، یانیش ناوچەی گەرمیان کە شوێنێکی تەختاییە. پلەی گەرمایی زۆر زۆر ئەوەی هەیە، تەئسیری هەیە لەسەر شێوەی دروستکردنی بیناکان. لەبەرەوە ئەو شێوە بینایانەی کە لە ناوچە کوێستانیەکان دروست دەکرێت هەندێک جیاوازی هەیە لەگەڵ ئەو شوێنەی کە لە ناوچە گەرمیانیەکانە. لەبەر ئەو هۆیە مەثەڵەن لە کوێستان پێویستی بە شێوە دیزاینێک هەیە کە چەندێک بەرەوخۆر بێت، ئەوەندە باشترە، نەک بە شێوەیەکی مباشر، بە شێوەیەکی ناڕاستە و خۆیانی ڕووی بیناکانیان ئەو شوێنانەی کە خۆر لێی ئەدات ئەبێ بە شێوەیەک بێتن هاوسەنگیەک هەبێتن لە بینی ڕووپێوی ئەو شوێنانەی بەکاری هێنی لە ناو، وەک بۆ نمونە بهێنینەوە خانوویەکی نیشتەجێبوون، ژووری نووسنمان هەیە، چێشتخانەمان هەیە، ژووری میێوانمان هەیە، شوێنی پاکردنەوە و توالێت و ئەو جۆرە شتانەمان هەیە. هەر یەک لەم فەزایانە پێویستی بە کەمیەیەکی تایبەت خۆر هەیە. ئەوەش مصمم یعنی تەلارساز ئەبێتن بیری ئەوە بکاتەوە ئەو هاوسەنگیە لە نێوان پەنجەرەکان و لە نێوانی ڕووبەری ئەو شوێنانەی کە هەیە تایەتی. چەندێک کوێستان بێتن ئەو پەنجەرە و کراوانە ئەبێتن گەورەتر بێت بە پێچەوانەوە لە ناوچەی گەرمیان ئەبێ هەندێک بچووکتر بێتن پەنجەرەکان، چونکە ڕێژەی لێدانی خۆر لە ڕۆژێکە و بەهێزی ئەو خۆرش جیاوازی هەیە لە بینی ئەم دوو ناوچەیە. سەرڕای ئەوەی بەکارهێنانی کەرەسە وەکو وتمان، ئەو کەرەسانەی کە خۆیان بە شێوەیەکی سروشتی عازلن. بەڵێ کاک عەبدولجەبار، لەناو سەنتەری شارەکاندا ئەو دەزانین ئێستادا پرۆژە نیشتەجێبوونەکان، کۆمەڵگە نیشتەجێبوونەکان زۆرن، تا چەندێک ئەوانە ڕەچاوی تەلارسازی تێدا کراوە، ستانداردەکانی تەلارسازی لەناو جرگەی شارەکاندا لە ناوەندی شارەکاندا ڕەچاوی ئەوە کراوە؟
بەڵێ زۆر بەداخەوە تا ڕادەیەکی زۆر زۆر کەم ڕچاوی ژینگە کراوە لە پرۆژەدان چ ئەو پرۆژانە بۆ شوێنی نیشتەجێی تاکە خێزان بێت ینی کە زۆر باوە لە لای ئێمە یەک خێزانێ لەسەر ڕوبەری 200 300 400 هەتا 500 600 مترش لە ناو شارەکانە ڕوبەر ئەگرنەوە بۆ تاکە خێزانێک یانش ئەوانەی کە بە ئەپارتمنتن ینی 20 قاتن ئەبینین باڵەخانەیەک تقریبان 20 نهۆمە 30 نهۆمە بەرزایی ئەگاتە 80 متر یا 100 متر بە دووری چەند مترێک لە تەنیشتێوە باڵەخانەیەکی کە هەیە بە هەمان بەرزی لەبەرەوە ئابێتە هۆی ئەوەی کە ڕۆشنایی سروشتی ینی خۆر بە شێوەیەکی باش نەگاتە ئەو شوێنانی کە پێویستە خۆر لەیدات لە هەمان کاتە هەر مەسلەی خۆر نییە مەسلەی گۆڕینی کەش و هەواشە ینی تەهویەی طبیعی پێڵێن لە ناو ئەو خانوانە زۆر زۆر کەمە بێتەوە ناحەی بەکارهێنانی کەرەسەی بیناش ئەوە شتێکی زۆر زۆر باوە ئێستا کە لە زۆربەی زۆری ناوچەکان بلۆکی چەمەنتۆ بەکارهێنن کە کەرەسەیەکی زۆر زۆر خراپە بۆ بینە لەبەرەوەی مادەیەکە کە کەرەسەیەکە کە تەوسیلی حراری زۆرە یعنی ئەبێتە هۆی ئەوەی کە گەرمایی کە خۆر لێداتن بە ڕۆژ تێی کۆ ئەبێتەوە بە شێوش کە خۆر نامێنێتن ئەو گەرمایە دەرەچێتەوە ئەچێتەوە ناو ماڵەکە کەواتە تۆ بە ڕۆژ و بە شەویش گەرمایی و سەرمایش بە هەمان شێوە لە زستانە عینەن شت ماڵەکە ئامێنێتەوە لەبەرەوە ئەو جۆرە کەرەسانە زۆر زۆر شێوەیەکی نەگەتیڤ لە بەکارهێنانیان لە ناو شینەکان بەس بەداخەوە زۆر زۆریش بەکاردێت و ئەمەش پێویستی بە چەندەها ڕێنمایی و یاساویستم پرسیاریەوە دەسەڵات ئەبێت دەوڵەت ئەو شتانە ویستم پرسیاریەوە بکەم چەندە گرنگە ڕێنمایی مەرجەکان تونتر بکرێنەوە لەسەر ئەو کەسانەی کە سیتی دروستەکەن و لەسەر ئەو هاوڵاتیانش تەنانەت کە خانوویەک بۆ خۆیان دروستەکەن ینی هاوڵاتیەک بۆ نمونە 200 مترەکە بە خانوو بۆ ماڵەکەی خۆی جێگەی 2 نەمام ناهێڵێتەوە لە نێو حەوشەکە جێگەی 2 متر ناهێڵێتەوە بیکا بە باخچەیەک لە نێو حەوشەکەیە ینی ئەپارتمانێک چل قات ئەچێ بە ئاسمانە کە چی سێرەکی باخچەیەکی سێ بەسییان بۆ دروست کردووە لە بەردەمیە باخچەیەکی زۆر بچووکیان بۆ دروست کردووە کە 2 نەمام 3 نەمام جێگە دەبێتەوە چەندە گرنگە مەرجەکان تونتر بکرێنەوە بەڵێ ئێمە لە وڵاتێکین بەداخەوە ئەو ڕێنمایانە یان ئەو یاسایانە کە دەبنا هۆی ئەوەی ڕێخستن و پێشخستنی تەلارسازی کە لە خزمەتی یان ڕێز لە ژینگە بگرێت نەک خزمەتی بکاتن ڕێز لە ژینگە بکرێت کە ڕێزی لێگرت یعنی خزمەتیشی ئەکاتن لای ئێمە تاکو ئێستا ئەوەی من بزانم زۆر بە دوواداچوونیشم کرد ئەو شێوە یاسانە چ لە دیزایانی شارەکانە و چ لە دیزایانی خانووی تاکە خێزانی چ لە باڵەخانەکانە تا ڕادەیەکی زۆر 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 لاوازە یان ئەتوانین بڵێن لە حەدی نەبوونایە ڕاستە باسی ئەگەر حتاکو باسی دیموکراتیەتش بکەین بڵێن ئەمە کەیفی خۆیەتی چۆن ئەوێتن خان و دروست بکاتن کە تایە ئەژێت یان سەرمایەدارێک ئەوێ باڵەخانەیەکی سیچل نهۆمی دروست بکاتن خۆی پارە ئەداتن خۆی ئەبێ بەڵام ئەمەوان نییە چونکە ئەو خانووی کە دروستێکەکەی ئەو باڵەخانەیە کە دروستێکیت پەیوەندی بە هەموو کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە شارەکەتەوە هەیە شتی پۆزتیڤی تابێت پۆزتیڤە بۆ هەموو شارەکە نەگەتیڤی تابێت نەگەتیڤە بۆ هەموو شارەکە لەبەر ئەوە ئەو جۆرە یاسایانە ئەبێتن بە شێوەیەکی زۆر زۆر کەڵکی هەبێتن و دەسەڵات پێویستە پسپۆری تایبەت هەن لەو بابەتانە بەکاریان بهێنن بۆ ئەوەی ئەو یاسایانە لە پەرلەمانەوە دەرچێت و ببێتە ئەرچێک لەسەر هەر کەسێک خانوویەکە کات ئەبێتن ئەبێ ڕێزی لێ بگرێت ئیکە لە ناحەی بەکارهێنانی کەرەسەوە بێت ناحەی بەکارهێنانی وزەی نوێکراوە بێت ناحەی ڕێژەی سەوزایی بێتن چ لە ناو خانووەکە چ لەو گەڕەکانەی کە دروست دەکرێتن ینی ئێمە ئازانین ڕێژەی سەوزایی لە هەرچی شارێک
لەلایەنی کەمەوە ئەگەر بەنسبەت ڕوبەری شارەکە بێتن لە سەتا 15 بۆ 20 ئەمە لە وڵاتە پێشکەوتوەکان و لە وڵاتانێک کە خۆیان سەوزاییان سپاس بۆ بەڕێ لە وڵاتێکی وەکو ئێمە ئەندازیاری ڕایشکاری زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون. کاک عەبدولجەبار ئەزانین قسە زۆر مابوو کاتەکەمان نەرەوەندە بوو سپاس دەکەین سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوایەوەی ئەوەی کە جەنابەت باسێکی و مەرج و ڕێنمایانە کە گرنگن جێبەجێ بکرێن.